خۆشەویستان چواری کانونی دووەمی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی خەتی برایل ناسراوە یان دانراوە و لەم ڕۆژەدا ئەو توێژەی کە ئەم خەتە بەکارێن بە تایبەت نابینایان و ئێمە باسیش لەوە دەکەین لە تەواوی پرۆگرامەکەدا کە ئایا تەنها ئەم خەتە بۆ نابینایانە یان ئەکرێ نابیستان و ناگۆیانیش سوود لەم خەتە وەربگرن. بێگومان هەمومان ئەزانین و بیستومانە خەتی برایل ئەو خەتەیە کە بەهۆی پەنجەی دەستی کەسەکەوە وەکو بڵێ پەنجەی ئەبێتە بینایی بۆ ئەو کەسە دەتوانێت ئەو نووسینی لە بەردەستیایەتی بیخوێنێتەوە. ئێمە ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز شەماڵ ڕەوف مامۆستای برایل و کۆمپیوتەر لە سەنتەری ڕۆژنایی باز لە شێوازەکانی نووسین و خوێندنەوەی خەتی برایل تایبەت بە نابینایان دەکەین. مامۆستا شەماڵ بەخێر بیت، خۆشحاڵ بووین. مامۆستا شەماڵ ئەگەر هەر بازێک لە خەتی برایل کین بۆی ئەوانی کە شارەزاییەکیان یان ئاشنانین پێی، خەتی برایل ساڵی چەند دۆزراوەتەوە لەلایەن کێ دۆزراوەتەوە بۆ ناونراوە برایل؟ ئەم خەتە سوود و کەڵک و قازانجی بۆ چێ هەیە؟ دووبارە سپاسانەکەم پیرۆزبایی لە سەرجەم نابینایانی ژەکەم لە جیهان و لە کوردستان بە بۆنەی هاتنەوەی ساڵڕۆژی برایلی جیهانیەوە. پاشان برایل بە ناوی ئەو کەسەوە ناونراوە کە دۆزیوێتیەوە، پێوتێ لویس برایل ساڵی 1824 لە فەڕەنسا ژیاوە، واتە هەر خۆشی فەڕەنسی بووە. دوای ئەوەی کە چاوی نابینا ئەبێ بیر لەوە کاتەوە هەر بەو نەشتەرەیەکەوە چاوی پێ لە دەستداوە کارێکی وا بکە کە جارێکی تر جۆرێک لە چاو بۆ نابینایان دروست بکە، ئەویش لە ڕێگەی ئەوەوە کە ئەو ئامێرە بۆ بابەتی نووسین وا لێ بکە بەکاربهێنێ. تر دوای ئەوە لە ساڵانی 1950 نەتەوە یەکگرتووەکان وەکو نووسینی نابینایان دانی پیاناوە و لە کوردستانیش زۆر لە مێژە بڵاو بۆتەوە و لە هەموو وڵاتانی جیهانە ئێستا بەکارهێنرێ و سوودی هەیە بۆ توێژی نابینایان بە تایبەتی و بۆ ئەو کەسە ئاساییانش کە لە ناوەندەکانی فێرکردنی نابینایانە کارەکەن بۆ ئەوانی سوودی تایبەتی هەیە، چونکە دەتوانن نابینەکانی پێ فێر بکەن. مامۆستا شەماڵ بە چەند قۆناغێکانی گەشتوتە وڵاتانی دیکە و بۆ هەرێمی کوردستان چۆن چۆنیە لەوێ لە فەڕەنسا بۆ نمونەوە بە زمانی خۆیان چۆن گۆڕانکاری تێکرا ببێتە زمانێکی کوردی و زمانی کوردی بۆ شێوازە بەرز؟ خۆی پرسیارەکەی تۆ دوو بەشە. بەشی یەکەمیانی ئەوەیە ئەو قۆناغانەی کە برایلی تیا بڵاو بۆتەوە بە سەر چەند قۆناغێکە دابەژە بێ. سەرەتا نووسینی برایل دوای ئەوەی لە ئەوروپا سەرکەوتنی بەدەستهێنا گەیشتە وڵاتانی عەرەبی. خەڵکانی وەکو دکتۆر تەها حوسەین و دکتۆر سوبحی تاهیر و دکتۆر کامیل بەسیر و ئەمانە هەموو نووسینەکانی خۆیان پێنووسی و بوو بە مەنهەجی پەیمانگەی نابینایان لە بەغدا، دواتر بوو بە مەنهەجی پەیمانگەی نابینایان لە هەولێر و لە سلێمانی و سنتەری برایل و کۆمپیوتەری تایبەت بە نابینایان لە هەولێر و سلێمانی بۆ کرایەوە و هەروەها لە هەموو شارەکانی عێراقا کتێبی هەبوو، لە وڵاتێکی وەکو کۆیت گۆڤاری هەبوو، لە میسر عینەنشت گۆڤار هەبوو بە برایل دەرەچوو مانگانە بەسەر هەموو دامەزراوەکانی تایبەت بە نابینایانە دابەژەکرا. و بۆ زمانی کوردیش بە هەمان شێوە بڵاو بوو و لە ساڵی 1990 کاتێک کە بڕیار درا پرۆگرامەکانی خوێندن بکرێن بە کوردی، برایل یەکێک بوو لەو بابەتانەی کە هەرزوو خزێنرایە ناو پرۆگرامی خوێندنەوە و هەموو بابەتەکانی خوێندنی سەر بە وەزارەتی پەروەردەی پێنووسرایەوە و پاشان بەسەر هەموو پەیمانگە سەنتەرەکانی کوردستانە کە لە هەولێر لە سلێمانی هەمانە دابەش کرا و ئێستا نابینایان ئەتوانن لە هەموو پەیمانگەکانی خۆیانە بەو نووسینی برایلە بخوێنن. باش مامۆستا، یعنی ئەمە لە زمانی ئینگلیزی، لە فارسی، لە عەرەبی، لە کوردی بە هەموو زمانەکان هەیە. بەڵێ کۆمەڵێک پیتمان هەیە
و ژمارشمان هەیە بێ بمان ئایا ئەم شێوازی خەتی برایلە هەمان ئەو پیتە کوردیانەیە کە ئێمە بەکارێنین وە بزانام نمونەیەکیشت پێ وەرەقەیەکت پێگەم حەزەکەم ینی لەسەر ئەوە شتێکمان بۆ شەرحکی سواز دەکەم بۆی بینەرانی ئێمە بەباشی لە بابەتەکە حاڵی ببن. وڵا بەر لەوەی شەرح عملیەکە بکەین پێویستە دووسێ دێڕ هەیە لە ڕووی نەزەریەوە بیڵێین. باش. طبعا نووسینی برایل ئێستا داهاتووە بڵێن ئێستا بووە بە چەند جۆرێک کە پێوتێ نووسینی برایلی دوانەیی کە ئەوەی ئەم شەش خاڵەیە کە ئێمە بەکاری هەنین لە یەکەوە هەتا شەش یەک و دوو سێ لەبەرێکە و 4 و 5 و 6 لەبەرێکی تر هەمووی لە چوارچەوەی یەک خانەجێ بێتەوە و برایلی سیانەیشمان هەیە کە ئەمانە بریتە لە 8 خاڵ 2 خاڵی زیاترە لە شەشەکە ئەمان زۆر سەرکەوتنی بەدەست نهێناوە چونکە پیتەکانی ئەوەندە گەورەیە بە تایبەتی بە پەنجەی نابینای تازە فێربوو یاخود ئەو نابینانەی کە لە قۆناغەکانی سەرەتاییەوە دەست پێەکەن تۆزێک زەحمەتە خوێندنەوەی چونکە پەنجەیان پچکۆلەیە و نووسینی بڵێن برایلی ئەلکترۆنیشمان هەیە ئەمەیان زۆر سەرکەوتووە بوو بە تایبەتی لە ئەوروپا زۆر سەرکەوتوو بووە بەڵام لە کوردستانە ناچونکە لەبەرەوەی پیاکردنی ئامێرەکانی تێچۆکەی ئاسان نییە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە نووسینی کلاسیکیە ئێمە پێڵێن برایلی شەش خاڵی لە هەموو نووسینەکانە هەیە سەرەتاش بە شەش خاڵی دەستی پێکردوانە بڵێ لە سەرەتای بە شەش خاڵی دەستی پێکردو لە هەموو زمانەکانە هەیە و چۆن مثلەن لە زمانی ئینگلیزیە پیتی ئەی هەیە لە کوردیشە عینەن شت ئەلف هەیە هەر بەو ڕەنووسە ئەنووسێ بەڵام بەو شێوازە کە نابیناکە خۆی ئەزانێت چی نووسراوە یاخود ئەو کتێبی کە بۆیان نووسیوە ئەزانێت چییە و بە شێوازی خۆی خوێنێتەوە وەکو ئەمەی کە لەبەردەستی منە هەیە ئێستا ئەمە بۆ نمونە ئەمە وەرەقەیەکە لەسەری نووسراوە ئەمە نووسینی کوردی لەسەر نووسراوە هەمان ئەم نووسینانە لە پیتی کوردیشە لە پیتی بڵێن عەرەبیشە هەیە بەڵام عەرەبیەکە تۆزێک جیاوازیی مامۆستاکرێت لەسەر کۆشت نەبێ ئاو تۆزە بەرزی بکەیتەوە بۆی لە ڕێی کامێرە ئەمە بەڵێ ئەمە ئاوا شێوازە نووسێت لە چەپەوە بۆ ڕاستە خوێنێتەوە تا ئاوا دێت بەم شێوازە بە ئینگلیزی و بە کوردی و بە عەرەبی هەر بە هەمان شێوە لە چەپەوە بۆ ڕاستە خوێنێتەوە لە ڕاستەوە بۆ چەپە نووسرێ ئاوا بەم شێوازەیە و ئەو دیوی ئەتیادی هیچیانە و ئەم دیویشی باری زەوانی مامۆستا بەڵێ بە تەئکید خەتێکی هەڵتۆقیوە چونکە لەبەرەوەی ئەمە بەم قەڵەمە ئەنووسێ و لەگەڵ ئەم لەو حەیە ئەم وەرەقەی ئاوا تێیەکەی بەڵێ یەکێک نامەیە شتێ بنووسێت بەوە بنووسێت هەڵ ئەدەێتەوە بڵێ ئاوا بەم شێوازە وەرەقەکەکەیتە ئەمەوە ئاوایکەیتە ناوی و ئەمەی بەسەرەدایەیتەوە بۆ قەڵەمەش بەم قەڵەمەش ئەنووسێ بەم قەڵەمەش ئەنووسێ ئاوا دوایی کە تەواو دوای ئەوەی نووسینەکە تەواو بوو وەرەقەکە بەم شێوازەی کە نووسراوە ناخوێنێتەوە چونکە لەبەرەوەی ئەو دیوی وەرەقەکە کوناودارە بێ بۆ ئەم دیو ئاوا کە تۆ قەڵەمەکەی لێدێ ئاوا لێدێ ئەبێ دوای لەم دیوە بیخوێنێتەوە وەکو ئەمەی کە ئێستا نووسراوە ئەمە تەواان بەم لەوحانە وایە ئەژینە ئێمە مەسەلەن هی ئەلکترۆنیەکە وانە ئەلکترۆنیەکە هەر ئاوا بخۆی مەسەلەن کە وەرەقەکە ئەنووسرێ ئاوا دێر دەریەکاتە دەرەوە و هەر لە بەردەمی خۆی ئەتوانی بیخوێنیتەوە عینەن شت دەستگای چاپیشمان هەیە دەستگای چاپی دەستی بە هەمان شێوە ئەویش هەر ئاوا بەو شێوازە ئەینووسی و لە بەردەمی خۆی وەرەقەکە وردە و لە ڕێز دێر دێڕێتە دەرەوە ئەوەی کۆمپیوتەرەکەش هەر باریزە ئەوەی کۆمپیوتەرەکەش بەڵێ هەر باریزە لەوحەی ئەلکترۆنیە لەسەری ئەتوانێت بە هەمان شێوە پرنتەریشی هەیە هەر باریزە بە هەمان شێوە بەڵام وەکوتم لە کوردستانە چەند دانەیەکی لێ بووی ئێستا بەداخەوە بەهۆی نەبوونی سیانەوە و ئەو کارانە خۆتانزانی کۆمپیوتەر بەردەوام خزمەتیەوێ ئیشتیان نەکراوە ئێستا بەداخەوە دەستگاکان لە کارکەوتووە ئەژینە بۆ ماوەیەکی زۆر باش لە سەرتەری ڕۆشنایی لە سلێمانیا هەبوو ماوەستاوەزانم بۆ قورآانی پیرۆزیش بوونی هەیە و دەرسی پێ خوێن بەڵێ بۆ قورآانی پیرۆز هەر زۆر زۆر لە بێژە بوونی هەیە و ئەوە یەکێک بوو لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی نووسینی برایل کە قورآانی پێچاوکرا صەحیحەینی پێچاوکرا هەندێک لە ڕیاض الصالحینی پێچاوکرا زۆرێک لە حتا من دوێنێ لەگەڵ برادرێک هەبووم کتێبی فەرائیزی پێ بوو خۆتان نەزانن کتێبی فەرائیز باز لە میراتیەکە بە نووسینی برایل بەدەستیەوە بوو لە میسر تەبع کراوە لەبەرەوە یعنی یەکێک لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی نووسینی برایل لە
حتا لە کوردستانە ئەوە بوو کە کتێبە ئیسلامیەکانی پێچاپ کرا خوێنەرێکی زۆری هەبوو و بە حکمی ئەوەی پەیمانگەی نابینانی بەغداش و هەولێریش کە مێژوەکان کۆنترە لە هی سلێمانی تەماسیان هەبوو لەگەڵ وڵاتانی عەرەبی بە تایبەتیە هەموو کتێبێک کە دەرەچوو ژمارەیەکیان لێ ئەنارد بۆ پەیمانگەی نابینانی هەولێر و بەغداد و لەوێەوە بڵاوەکرایەوە بەسەر نابینانی دابەشەکرا. ئەکرێ بڵین کتێبخانەی کوردی بە شێوازێکی گشتی جگەل لە ئەو پەیمانگا و سنتەرانی کە تایبەتن بە نابینایان و نابیستان و ناگویان بە شێوازێکی گشتی لە کتێبخانەی کوردیە ئەو کتێبانە زۆرن جا چ مێژوویی بێ چ زانستی بێ چ ئاینی بێ کە بە خەتی بڕایل نووسراون یان نەخێر هەژارین لەو بوارەیە بە پێچەوانەوە ئێمە زۆر هەژارین لەو بوارەیە چونکە لەبەر ئەوەی کەس نەبووە خەمی لێ بخوا و لەبەر ئەوەی بە جۆرێک یعنی دەستگاکانی تێچوێکی زۆری تێچێ کەس نییە ئیشی لەسەر بکە و تەنها دەستگاکانیش نییە مەسەرەن ئەگەر چاپخانەیەک بیر لەوە بکاتەوە بەرهەمی شاعیرێک مەسەلەن کە چاپێکا بە بڕایلی چاپی بکە پێویستی بۆیە کەسێکی بۆ تەرخانکە پێویستی بۆیە دەستگای هەبێ پێویستی بۆیە شوێنی هەبێ پێویستی بۆیە وەرەقی تایبەتی بۆ بکڕێ تەنانەت من پێت بڵێم ئەگەر تا ئەم ماوەی ڕابردووە ئەگەر ڕێکخراوی ڕۆشنایی دڵ نەبووایە کەس نەیزانێت ڕۆژی چوارەک ڕۆژی بڕایلە لەبەرەوە مەسەلەی تەکنۆلۆژیاش بەخۆی کارێکی خراپی کردووە لەسەر ئەو بابەتەوای کردووە بەهۆی ئاسان بەردەستکەوتنی ئامێرە دەنجەکانەوە ئیتر نووسینی بڕایلەکە زۆربەی زۆری خەڵک بەداخەوە زۆربەی زۆری نابینە هەر ناشی زانێ لەبەرەوە بەو شێوازە کتێبخانەی کوردی لەو بوارە نەک هەژارە بەڵکو هەندێک نەبێت کتێبخانەی گشتی لەم فترەی ڕابردووە ئەوی ژۆکو باسم کرد ڕێکخراوی ڕۆشنایی دڵ ئیشی لەسەر کردبوو هەندێک کتێبی بۆ بردن و هەندێکیش لە چۆنەڵی چاپخانەی سمۆرە هەبوو تایبەت بوو بە مناڵان هەندێک ئیشی لەسەر کرا ژینە کتێبخانەی کوردی بە شێوەیەکی گشتی لەو بوارەیە زۆر هەژارە بەداخەوە پێشنگانی و دەوڵەتەکانی ساڵانەکە ئاکرێتەوە هیچ کەسێک بیری لەوە نەکردێتەوە مەسەلەن هەندێک کتێبی بڕایل بێنێ بڵاوی کاتەوە هەروەکو ئەو کتێبە عەرەبیانەی کە هەیە بیهێنن بڵاویکەنەوە ئەمە ئەکرێ وەک پێشنیارێکیش ئێمە ئیستفادی لێ بکەین و ئەگەر شتێکی ئاوا بکرایە بەڕاستی هەنگاوێکی زۆر گەورەی ئەدا نووسینی بڕایل بەرەو پێش و جارێکی تر ئەیتوانی وا بکە خوێنەرانی لانی کەم ئەوانەی کە تامەزۆی ئەوەن بابەتی عەرەبی بخوێنەوە بە بڕایلەکە جارێکی تر ئاشنامەوە. زۆر باشە مامۆستا جەنابتان مامۆستان لەو بوارەدا شێوازەکانی فێربوونی فێرخوازان چۆن نییە و ماوەی چەندێکی پێچێت تاوەکو بە تەواتی فێر دەبێت تەمەەن کاریگەری هەیە لەسەر فێربوون ئەگەر کەسێک مناڵیەوە بە یاخود تەمەنی کەمێک زیاتر هەڵکشابێت خۆی من با لە ئاخیری پرسیارەکەتەوەیاتی لە بەشی کۆتایی پرسیارەکەتەوە دەست پێ بکەم من پێم وایە ئەو کەسێک کە فێری بڕایی لەبێ پێویستە تۆزێک تەمەنی هەبێ یعنی نەک گەورە بێ بۆ معنایی کە هەیە من پێم وایە ئەو کەسێک کە فێری نووسینی بڕایی لەبێ پێویستە لە تەمەنی لە 12 ساڵەوە نەبێ هەرچەنە ئێمە کە قوتابی وەرەگیرێ لە پەیمانگەکانە بە شێوازێکی گشتی بە پێی ستانداردی وەزارەتی پەروەردە لە تەمەنی 6 ساڵیەوە وەریەگرن بەڵام ئەم وەرگرتنە بۆ نابینا بە شێوەیەکی گشتی سەرکەوتونیە ڕەنگە بۆ کەسێکی زۆر سەرکەوتون نەبێ بەڵام بۆ نابینا کەمتر سەرکەوتووە چونکە نابینا پێویستی بۆی خۆی بناسێ نابینا پێویستی بۆیە ڕابێ لەگەڵ ئەو جیهانی دەوروبەری کە نابینا بە تایبەتی ئەوانەی کە چەند ساڵێکی تەمەنیان لە بیدایەتە چاویان بینیوێتی و بە ناومێدی دێنە بوارەکانی خوێندنەوە و شێوازی فێرکردنی نابیناش هەر یەک شێوازە وردە فێری پیتەکانیانەکەین فێری ڕقەمەکانیانەکەین طبعا هەر پیتێک ڕقەمەکەی بگۆڕە شێوازەکەشێ گۆڕێ بۆی ئەشو بهێنین مثلا ئەم پیتە لە چیەتێ ئەمان لە چیەتێ ئەمان لە چیەتێ ئەگەر زانیمان نابیناکە بۆی ئاڵۆزە فێری ژمارەی پیتەکان ببێ ئەوە چاوپۆشی لەکەین لە ژماری پیتەکانە تەنها وای لەکەن فێری شێوازی نووسینەکە ببێ هەتا دوایی وردە شێوازی نووسینەکە وەرەگرێ و دوجار فێری ژمارەی پیتەکانیەکەین و وردە ئەکتر لەگەڵ کتێبە خوێنینەوە و بەرهەمانی کە هەیە و پەیمانگاکەش ئیتر خۆی مەدرسەیە کە کتێبی هەیە و شتی هەیە و مەنهەجی تربیەتە طبع کراوە بەو شێوازە ئیسفادەی لێکرێ. باش مامۆستا من لە سەرەتاشە ئاماژەم پێ کرد ئەم خەتە تەنها نابینا سوود و کەڵکی لێوەرەگرێت
یان نابستان و ناگۆیانیش ئەتوانن سوود لە خەتی برایل وەربگرن. خۆی فێربوونەکەی ئاساییە بۆ هەموو کەسێک کە بێ ئەتوانێت فێر ببێ، بەڵام ئەکەوێتەوە سەر ئەو ئامانجەی کە هەیە. مەسەلەن تۆ بۆچی ئەتەوێت فێری ئەو نووسینە ببی، کەسێکی تر بۆچی ئێوێ بۆ منە تۆ ئەلێرا لەم کەناڵە دانیشتوی بەرنامە پێشکەشەکەی تا چاوت هەبێ پێویستت بۆ نییە کە ئەگەر خوا نەخواستە نەما ئەو کاتە بیر لەوەکەیتەوە بۆی کارەکەت بەردەوام بە شێوازێکی تر بدۆزیتەوە، شێوازەکەی تریش بریتە لە ئەوەی فێری ئەم نووسینە ببی بۆی بتوانی ئەو شتانی کە بۆتە نووسرا و هەواڵانی بۆ داماداکرد بخوێنرێتەوە. ئەو کاتە کەسێک مەسەلەن لەگەڵتە هەواڵەکانت بۆ خوێنێتەوە یاخود بابەتەکانە بۆ خوێنێتەوە، تۆش ئەینووسیتەوە و دێتەوە لەسەر ئەم مایکە و لە بەردەمی ئەو کامێرا پێشکەشەکەیت و ئەی خوێنیتەوە ئیتر بۆ شێوازە ئیشەکە بەردەوامە بێ. کەسێکی تریش وەکو پێشتر باسم کرد لە ناوەندێکی خوێندنا کە نابینا فێرەکە مەفروزە ئەم نووسینە بزانێ بۆ چکە نابیناکە فێرەکە و هەروەها بۆ نابیستێک و بۆ ناگۆیەکیش ئەم شتە ڕاستە بێ ئەوەش بزانین. زۆربەی زۆری ئەو کەسانەی کە ناتوانن قسە بکەن بەهۆی بیستنیانەوەیە. ئەژینا ئەگەر کەسێک هەبێ مەسەلەن بتوانێت لە ڕێگەی نووسینەوە فێری نووسینەم کە توانن قسە بکەن، ئەوەش بوارێکی تایبەتە. من هەر بۆ زانیاری باسم کرد ئەوە بوارێکی تایبەتاکرێ پەیوەندیدارە بۆ کەسانێکەوە هیچ لەگەڵ ئەو توێژەیەکە. ماوەسا قەت گۆڕانکاری تیان کراوە، ینی نوێکاری بێتە ئاراوە ساڵانە هیچ هەر وەکو خۆیت یار ئەمێن وەکو پیتەکانی خۆمانیان وەکو عرضم کردی و پێشتر باسمان کرد نووسی ئەم شێوازە خۆی لە 6 خاڵ پێکاتوە. 2 خاڵی کۆتایی لەم دوایە بۆ زیاد کرا و وەکو پێموتی سەرکەوتوو نەبوو و شێوازی نووسینی ئەلکترۆنیەکە بڵین برایلی ئەلکترۆنی کە لە مۆبایلی بۆ نمونە ئایفۆنا جێ بۆ کراوەتەوە و لە کۆمپیوتەرا جێ بۆ کراوەتەوە. ئەم شێوازانە هەموو تازن، بەڵام بە شێوازێکی گشتی ئاسانترینیان و باوترینیان و خۆشترینیان بۆ بەکارهێنان ئەم شێوازی 6 خاڵیەیە کە هەمومان بەکاری هێنین و زۆربەی زۆری پەرتووکەکانی پێ نووسراوەتەوە. باش مامۆستا وەک دوا پرسیار بە شێوازێکی گشتی نەک بڵێ ینی ئەمە تەعمیم کرێ بەسەر بابەتەکەیە، بەڵام فێرخوازێک منداڵێک کێتە لای ئێوە بۆ پەیمانگا بێ فێری ئەم خەتە ببێت بە شێوازێکی گشتی لە مناڵێکی زۆر زیرەک بگرێت تا مناڵێکی ئەوەی کە پێوترێ زیرەک نییە لە مامناوەندی بە چەندێک فێری ئەم خەتا بێ بە چەند مانگە بە چەند ساڵ. وەکو باسمان کردکەوتۆتەوە سەر کەسەکە ئەمە پێشتر باسم کردوتم عرضم کردی بە شێوازێکی گشتی بە شێوازێکی گشتی وەکو پێموتی تەمەەن پێویستە ئەو کەسە لە خوارد تەمەنی 10 ساڵەوە نەبێ، چکە بۆی تۆ جۆرێک لە هەڵسەنگاندنی بۆ کرابێ بزانانی ئایا ئەم ئینسانە ئامادەیە و مؤهلە بۆەوەی کە فێری نووسینە بکرێت دیانە. دوای ئەوە ئیتر هەر وەکو کەسێکی ئاسایی مەسەلەن چۆن فترەیەکی پێچە ئیوا هەیە خێرا فێری نووسینەکە ئەبێ ئیوا هەیە درەنگتر فێرە بێ. ئێمە مناڵی ئیبتیدائیمان هەیە زۆر لە گەورەکان باترشتە خوێنێتەوە. مناڵی بڵێن تەلەبەی گەورەشمان هەیە زانکۆشی تاوا کرد دووە بە شێوەیەکی گشتی خوێنەوە نووسینی مەزبوط نییە. ئەمە کەوێتەوە سەر کەسەکە خۆی چەندێک ممارەسەی ئەکات چەندێک مێشکی استیعابیەکە. ئەگەر مێشکی باش بوو ئەوە باش وەرێگرێ، ئەگەر خراپ بوو خراپ وەرێگرێ. ماوەستا لە کوردستاندا نووسەرمان هەیە بەم شێوازە بنووسێ نابینا بێت و ینی بەم شێوازیان نابیناش نەبێت ئەگەر وڵاهی کەممان هەیە بەداخەوە چونکە ئێمە لەبەر ئەوەی نابیناکانمان هەلی نووسینیان بەو شێوازەی کە هەیە بۆ نەڕەخساوە، چونکە دوجار کەس نیە بەرهەمەکانیان بۆ چاپ بکە، کەس نیە سپۆنسەریان بۆ بکە وا چاپیچیان کرد، کەس نییە بەرهەمەکانیان لێ بکڕێ و بۆ بڵاو کاتەوە. لەبەر ئەوە ئێمە ئەتوانم بڵێم تا ئەو جێگای کە من پێگەیشتم نووسەری تایبەت بە نابینایان زۆر زۆر کەمە، بەڵکو هەر نییە. ئێمە خەڵکمان هەیە مەسەلەن کەسیوامان هەیە شاعیرە چەندین شعری هەیە شعرەکانی لە ماڵەوە نووسیوەتەوە هەڵی گرتووە بۆ لەبەرەوەی کەس نییە شعرەکانی لێوەرگرە و بۆی بخوێنێتەوە. لەبەرەوەی ئێستا وەکو عەرزم کردی شێوازی تەکنۆلۆژیاکارێکی وای کردووە پێتەڵێ ئەم شعرانە من بە برایل نووسیوەتەوە ئەڵێ توانی بۆم تۆمارکەی ئێکە بۆی تۆمارکە ئەو بۆی ئەڵێ تۆماریکە لەبەر ئەوەی نەیخوێنێتەوە. طبعا بەتەکید ئەو چێژەی نییە، بەڵام ئیتر دوجار خەڵکی ئێمە ئەوەندێ بە دوای ئاسانکاری ئاگەڕێ بە دوای چێژە ناگەڕێ. ماوەستا بەدەل لە سەنتەری ڕۆشنایی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان برەویان داوە بەم خەتو نووسینە
سنتەرێکیان شتێکی حکومی بکرێتەوە بۆ خوێندن بێ بۆ هەر شتێکی دیکە بێ جا ئێمە ئەبێ بگەینەوە سەر بابەتە عادەتێکی کە ئێستا چەند ساڵێکە لەسەری ڕاهاتوین ئەویش ڕخنەگرتنە لە هەندێک بابەتی حکومەت من زۆر بە کورتی ئەتوانم پێ بڵێم حکومەت تەلەڤیزیۆنێکی نییە بابەتەکانی خۆی لێەوە پەخشکە چ بگا بەوەی کە کار بکە بڕایلی تایبەت بە نابینایان مەسەلەن کاری لەسەر بکرێ کە بە هەر کەسێک گەڵێ ئێمە مەسەلەن بۆ نمونە ئەم وەزارەتانی مەسەلەن وەزارەتی پەروەردە وەزارەتی کار وەزارەتی حتا خوێندنی باڵا ئێوە وەرن ئیش بکەن لەسەر ئەو با بڕایلی نابینایان بچێ بەرەو پێش پێ دەڵێ لە چێ ئیسیفادەی لێەکە کە ئەڵێ توێژی نابینایان ئەڵێ نابینایان ئەوەنە سوود لە دەنگ وەرەگرن ئەوەنە سوود لە خوێندنەوە وەرناگرن بۆ ئەوی خۆی بدزێتەوە لە بابەتەکە هیچ کارێکی وای لەسەر نەکردو مەسەلەن هەر سەنتەرێکمان هەیە سەنتەرەکەش لەم دواییەوە هەندێک کاری نوێژەنکردنەوەی بۆ دەرچوو لە کۆی سیوێ کۆمپیوتەری کە بۆی دابین کرا لە ساڵی 2006 ئێستا هیچ دانێک لە کۆمپیوتەرەکانی ئیش ناکە لەبەرەوە حکوومەتی هەرێم بەڕاستی کاری نەکردووە لەسەر ئەو بابەتانە و ئەکرا بەم شێوازە ئێستانە بێ ئێمە ئێستا ڕخنەی ئاوای لێ نەگرین بەڵامی تر بەداخەوە ئێستا ئاوایە و حەزەکەین لە داهاتووە چاک ببێ و کاری باشتری لەسەر بکرێ و حکوومەتیش بە ئەرچی خۆی هەڵسێ لەو بوارەیە و ئیشی لەسەر بکە زۆر بەڕێز مامۆستا شەماڵ ڕەوف مامۆستای برایل و کۆمپیوتەر لە سەنتەری ڕۆشنایی سواس بۆی لەم تەورەی لەگەڵمان بوویت خۆ بەخێر بێ سەر دەستان خۆش